خوای تعالی شتە پاک و جوانەکانی بۆمان حەڵال کردووە ئیتر بۆ ئێمە پەنا بینە بەر شتە پیسەکان. یعنی لە کاتێکە خوای تعالی شەربەتی بۆ من داناوە لە هەموو شێوازەکانی میوە، بۆ من بڕم بۆ شەرابێکی تاڵی پیسی بۆ گەن کە عەقڵم لەدەسەدا بۆ لەبەرەوە خوای تعالی فەرمی یا ئەیها الذین آمنوا كلوا من طیبات ما رزقناكم. دائما بڕۆن بۆ شتە پاکەکان شتە جوانەکان. خوای تعالی هەموو شتێک کە حرامی کردووە لە بەرامبەرە شتێلێکی داناوە حەڵاڵە و لەوەش پاکترە و جوانترە. بۆ نمونە خوای تعالی فەرمێ داوێن پیسی مەکە لەو لاوە دایناوە ژن بێنی. هەمان کار بە حەڵاڵی و بە پاکی و بە جوانی و بەڕێک کوپێکی خوای تعالی بۆ تۆی داناوە، تۆ بۆ پەنا ببەیتە بەر حرام کە داوێن پیسیە و کە ترس و لەرزی تایە و کە ئەنواع و ئەشکال خەتەری تایە لەسەر لاشت، لەسەر عەقڵت، لەسەر سومعەتت، لەسەر ماڵت، لەسەر سەرۆت و سامانت، لەسەر کۆمەڵگاکەت. لەبەرەوە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ لەم مەسائیلانە.